شاینی زۆر زۆر لەوە زیاترن. مناڵە دەسە واجبی سەرشانمان لەگەڵتانە واجبەکە جێبەجێ بکەیت بەخێر. کەسانی کرد لە ماڵەوە تووشی پەتاکە بوون بەڵام خۆشببختانە ئێمە هیچ بە ساڵاچوویەکمان تووشی ئەم پەتایە نەبووە تاوکو ئێستاەوە ناشمانەوێت توش ببن بۆیە ڕێکارەکانمان بە توندی کردووەتە بەر بەڵام لەبەر ئەوەی کە تاوکو ئێستا کەرنتینەیەکی زۆر و مایەکی درێژی کێشاوە ئێمە هەر دوێنێ گەشتێکمان بۆ ڕێخستن بە ڕەچاوکردنی خۆپارێزی براونەتە سەیرانگەی دوکان و لەوێ تا درنگانێکی ئێوارە لە گەشتەکە بوون بەڵام ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژەکان و هەموو چالاکیەکانمان ڕاگرتووە ساڵ بە ساڵ فەرمانبەرمان کەمە بێتەوە بەهۆی خانەنشین بوون و سەفەرکردنەوە ژمارەی سوودمەندانیشمان زیادە بێ ئەمە یەکێکە لە گرفتە هەرە گەورەکان و بەداخەوە لە ئێستاشان نە گواستنەوە هەیە نە دامەزراندن هەیە بۆ ناو ماڵەکانی بە ساڵاچوان و ئەرکی ئێرەش قورسترە زۆربەی فەرمانبەران حەز ناکەن کە بێنە ئێرەوە و هیچ ئیمتیازێکیشی تێدانێ و دەوامیشی زیاترە چونکە دەوام لە ماڵی بە ساڵاچوانە 24 کاتژمێریە بەردەوامە ئەمە بۆتە ئەرکێک سەرڕای ئەوە هەموو ئەوانە نەسریەکان نەسری چاودێری کۆمەڵاتی بە تەواوەتی کەم کراوەتەوە کە بە ڕێژەیەک کە بەشی پێداویستی هەموو ماڵەکان ناکات ینی ئێستا زۆربەی پێداویستەکانی هەم ماڵی بە ساڵاچوان و هەم ماڵەکانی کە زیاتر لە 4-5 ماڵە ماڵەکانی کشان و کوڕان و ساوایان و نەوجەوانانەوە لەلایەن خێرخوازانەوە دابی نەکرێت